خوێنکاری ژیر بە هیوای کەتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 160. دەربارەی پێداچوونەوە پرسیاری ژمارە 1. پرسیاری ژمارە 1 بەشەکانی بڕی جەبری کە نیشانەی کۆکردنەوە یان لێدەرکردن لە یەک یان جیا دەکاتەوە بریتیە لە ئەو بەشانە پێیان دەڵێن ڕادە یان ڕادەکان. ڕادە ئەوەی ڕاستیوی ڕادە کە هێمای کەم یان کۆلێکیان زیاد دەکاتەوە. پرسیاری 2 کۆکردنەوە و لێدەرکردن دوو کردداری پێچەوانن نازانم مەبەستیان چییە، بەڵام دەتوانین بڵێن دوو کردداری ئەژمێرکردنن یان پێچەوانن یان دوو کردداری ئەژمێرکردن دوو پێچەوانن. پرسیاری 3 ئەو سیفەتەی ئەگەر هەردوو لای هاوکێشەیەک لە هەمان ژمارە درا واتە جارانی هەمان ژمارە کرا هەردوو لای هاوکێشەکە بە یەکسانی بمێنێتەوە پێی دەوترێت. زۆر گەڕام لاوانەکەی نەمزانی چییە، بەڵام بە هەر بە خۆم بە بیری خۆم ڕەنگە مانای هاوسەنگی، بەڵام هاوسەنگی نەنووسرا لە هیچ جێیەکی نەمدیتەوە ئەوەی ڕاستی بی ئەوجە نازام ئەگەر یەکەشکە وشەکی باشتری هەیە دەتوانێت لە کۆمنت بنووسی چ وشە باشە لۆ پرسیاری 3. ئێستا دێمە لای بەهای هەریەکە لە بڕەکان بدۆزەوە کاتێک پیتی واتە نادیارەکە یان نەزانراوەکە بکاتە 5. پرسیاری 4 لە جیاتی دانانە ئەمن چ دەکەم چارەکەی دەنووسمەوە جاران چونکە لێرە جاران هەیە بەڵام نەنووسرایە، بەڵام کە لە جیاتیم دانا پیتەکەم کردە ژمارە ئاسان باشتر وایە جارانەکەی دانێم پیتی ئش لێرە کردە 5 بنووسم 5 لە جیاتی ئەو جا کۆیەکەی بینوە خوارێ 12 بینوە خوارێ هەنگاوی دووەم جارانەکەی چاکەم 4 جاران 5 20 ئەو جا کۆیەکەی بنووسمەوە 12 22 دەکاتە 32 ئەو بڕا بەهایەکەی 32 ئەگەر پیتی بکاتە 5 ئەگەر پیتی بکاتە شتەشکە بەهایەکەی دەگۆڕێ. لێرە پرسیاری 5 پیتی هەمان بەهای هەیە 5 دەنووسم 5 لە جیاتی دانان 5 جاران 3 کۆیەکەی دەینوە خوارێ لەگەڵ 12 کەش دەینوە خوارێ 5 جاران 3 واتە 5 جاران 5 25 دیسان جاران 5 125 125 کۆ 12 125 کۆ 12 دەکاتە چەند 5 و 2 7 2 1 3 یەکیش دێتە خوارێ 137 137 بەهای ئەو بڕا ئەگەر 5 بوو. پرسیاری 6 دابەش 5 دابەش 5 کەم 1 دابەش 5 دەکا 2 کەم 1 دەکا 1 2 کەم 1 دەکا 1 بەهایەکە دەکا 1 چونکە پیتی 5. ئێستا تەواو بووین لێرە بێمە لای پرسیاری 7 ئەگەر توانرا بڕەکە سادە بکە پاشان بەهایەکەی بدۆزەوە بە ئەژمێرکردنی گۆڕاوەکە لێرە 2 لێرە دەکاتە 1 لێرەش دەکاتە 10. ئەوجا ئەگەر توانیمان سادەی دەکەین ساکاری دەکەین
ئەگەر نا یەکسەر لە جیاتی دانان. ئەمن ئەو پرسیارام لە جێش کە چاکردی با تەمەشاکەین بزانین پرسیاری 7 یان پرسیاری چەند بوو؟ پرسیاری 4 یان 7؟ پرسیاری 7. پرسیاری 7 6 کەم 2 س ئەگەر س دووبی یەکەم جار نەمانتوانی سادەیکەن یەکسەر ئەمن لە جیاتی دووەکەی لە جیاتی س پیتەکە دووم دانا 6 کەم 2 جاران 2 6 کەم 4 چونکە دەبی یەکەم جارانەکەی دروستکەین ناتوانم بڵێم 6 کەم 2 ببیتە 4 جاران 2 دەبتە 8ەوە هەڵەیە دەبی ئەمن یەکەم جار شەشەکەی بنووسمەوە بینمە خوارێ کەم 2 ئەوجە جارانی چونکە س دەکاتە 2 ئەوجە دیسان شەشەکەی بنووسمەوە کەمەکەی بنووسمەوە 2 جاران 2 دەکات 4 ئەوجە هەنگاوەکەی دیکە 4 6 کەم 4 دەکات 2 واتە بەهایەکە دەکاتە 2. ئەوە پرسیاری 7 بوو. چمەلای پرسیاری 8 سێ س گە لێرە تەمەشاکەین سێ س لەکرد پرسیاری 8 سێ س کۆ 2 س کۆ 6 چەندە ئەگەر س یەکبی لێرانە پرسیاری 8 س ئەگەر یەکبی لەبەر چ ئەمن لێرە سم هەڵم نووسیە 5 سم نووسیە هەڵەنیا ببورن لێرە ساکارم کردیە لێرە سێ سەکە و 2 سەکەم کردیتە 5 کۆم کردیتەوە چونکە ڕادەکان ڕادەی وەکو یەکن دەتوانین کۆیان بکەینەوە ئەوجە کۆ 6 پاشان کە کۆم کردەوە ئەوجا لە جیاتی پیتەکە یەکی دادەنێم کەواتە 5 س لێرە 5 جاران 1 کۆ 6ەکەش دەنووسمەوە جارێ پاشان 5 جاران 1 هەر 5 کۆ 6 ئەوجە دەکاتە 11 زۆر زۆر ئاسانە. پرسیاری ژمارە 9 10 س کەم 2 س دەبیتە 8 س وەکو لێرە نووسیتم 8 پیتی س واتە جاران بێگومان ئەوجا لە جیاتی پیتی س ژمارە دەیدا دەنێم 8 جاران 10 دەکاتە 8. پرسیاری ژمارە 10 پرسیاری ژمارە 10 سێ ب هەبوو ئەگەر لە خوارێ تەمەشاکەین کۆ لێرە سێ ب کۆ کەوانە پیتی ج کەم س لێرانە پیتی سێ نادیار هەیە س دەکاتە 4 ب دەکاتە 3 ج ئیش دەکاتە 5 واتە لە جیاتی سێ ب دەنووسم 3 جاران 3 چونکە ب دەکاتە 3 لێرانە لەو سەرەوەی 3 جاران 3 ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ کەوانەکەش دەنووسمەوە جارێ ج دەکاتە 5 دەنووسم 5 کەم س ئیش دەکاتە 4 کەم 4 لە هەنگاوی دووەم 3 جاران 3 دەکات 9 کۆیەکەی دێنمە خوارێ ناوکەوانەکە 5 چاری لێ بڕوە یەکسان دەبی بە یەک لە هەنگاوی سێەم 9 یەکەکەی کۆ دەکەمەوە دەبی بە 10 تەواو بووین بەهایەکە کردیە 10 پرسیاری 10 بەهایەکە کردیە 10. پرسیاری 11 ئەوە تۆزەک ڕەنگە ئاڵۆز نووسرابی هەندێک گچکەش نووسرایە لێرە ئەگەر بتوانم گەورەی کەم هەندێک لێرە بزانم دەتوانم تۆزە بهێنمە ئێرە بە گەورەیش دیسان لێرەش پیتی هەر دەکاتە 4 و پیتی دەکاتە 3 و پیتی ز دەکاتە 5 کەوانەکەم نووسی حەق نەبە ئەو هابە
ئەو حالی هات کەوانەکەم نووسیەوە سێ وەکو خۆی دەنووسمەوە جارانەکی دادەنێم لە مابینی سێ و پیتی ج کە دەکاتە 5 ئەو جەکەم پیتی س کە دەکات 4 کەوانەکەی دەنووسمەوە دیسان توان 2 کەم سێ چونکە پیتی دەکاتە سێ هەنگاوی پاش ئەو هەنگاوەی لە ناو کەوانەکەی سێ جاران 5 دەکاتە 15 چاری لێ بڕوا دەکاتە 11 توان 2 کەم سەیەکەی وەکو خۆی جارێ دەینمە خوارێ ئەو جە ئێستا توانەکە 11 جاران 11 وابزانم دەکاتە 121 کەم سێ ئەو جە 121 سێی لێ بڕوا دەکاتە 118 دەمێنێتەوە ئەو پرسیاری 11 بوو. پرسیاری ژمارە 12 18 جاران پیتی ج کۆ 8 ب دابەش س هێشتان پیتی ب هەردەکا سێ پیتی ج هەردەکا 5 پیتی سئیش هەردەکا 4 هەژدەی دەنووسم جارانەکیش دەنووسم ئەو جا وەکو دەبینین لێرە 18 جاران پیتی ج دەکا 5 کۆیەکەی دێنمە خوارێ 8 جاران سێ دابەشی 4 لە هەنگاوی دووەم 18 جاران 5 5 جاران 8 40 5 جاران 1 5 4 9 دەکا 90 کۆیەکەی دێنمە خوارێ ئەو جا 8 جاران هەمووی بە یەکەوە 8 جاران سێ دەکا 24 24 دابەشی 4 بکەم یەکسان دەبی بە 6 هەنگاوی سێم 90 کۆی 6 بکەم دەکاتە 96 ئەوەش تەواو بوون. پرسیاری ژمارە 13 بۆ هەر دەقێک هاوکێشەیەک بنووسە. دەقەکە چییە؟ دەقەکە 72 لە ژمارەیەک زیاترە بە 10 72 ژمارەکەیە 72 لەوی زیاترە بە چەند بە 10 واتە دەتوانین بنووسین ژمارەکە س ئەگەر کۆی بکەمەوە لەگەڵدا ئەو جە دەکا 72 یان دەتوانم بنووسم 72 ئەگەر دەی لێ کەم بکەم ئەو جە دەکاتە ژمارەکە هەر یەک شتە 72 لە ژمارەیەک زیاترە بە 10 ئەو جە کو دەینووسین پرسیاری 14 دیسان دەبی دەقەکەی بنووسین وەکو هاوکێشە سەرمایەی سەرمەد 17 خاڵ زیادی کرد بوو بە 24 سەرمایە سەرمەد س کۆی بکەمەوە لەگەڵ 17 خاڵ دەبیتە 24 خاڵ. پرسیاری 15 18 لە ژمارەیەک بدرێ دەکاتە 54 واتە ئەگەر 18 جارانی ژ بکەم کە ژمارەیە یەکسانە بە 54. پرسیاری 16 گەنمی هەڵگیرا و 3 تەن کەمی کرد بوو بە 11 گەنمی هەڵگیرا و گ کەمی کرد کەم 3 بوو بە 11 بوو بە 11 یەکسانە بە 11 زۆر ئاسان. پرسیاری 17 ژمارەیەک دابەش بکرێتە سەر 3 بەسەر 8 ببێتە 16 ژمارەیەک واتە ژ دابەشی دەکەم بەسەر 3 بەسەر 8 دەکا 16 ئەمن تەنیا دەقەکەی دەنووسم هاوکێشەکە شی کار ناکەم با بزانم نەنووسرا بوو شی کار بکەم با تەمەشایە چیش بکەمەوە بۆ هەر دەقێک هاوکێشەیەک بنووسە تەنیا بنووسە. پرسیاری 18 کرێی هەڵۆ 3 ئەوەندەی خۆی زیادی کردبوو بە 12000 ئەوە تۆزێک ڕەنگە بیرکردنەوەیەکی بووێ کرێی هەڵۆواتە دەنووسم ه 3 ئەوەندەی خۆی واتە 3 جاران ه بەڵام زیادیشی کردواتە کۆی بکەمەوە لەگەڵ 3 ه ئەو جا پاش هەنجیر دەکاتە 12000 دینار.
ئەو پرسیاری 18 بگەڕێمەوە بزانم گەیشتمە چەندە لێرە لە پرسیارەکان. گەیشتمە شیکار بکە و ساغ بکەوە. ئەوەش زۆر ئاسانە، لە ئاسانیان ساغکردنەوەی ناوێ ئەوەی ڕاستی بی، چونکە تەنیا یەک هەنگاوە هەموو کەس دەزانی ئەگەر ژمارە سێ کۆبکەوە لەگەڵ 7 دەکاتدا کەواتە یەکسەر دەنووسی پیتی یەکسانە بە سێ. ساغکردنەوەش هەر زۆر ئاسانە. پرسیاری 20 نۆ کۆی بکەمەوە لەگەڵ چ دەکاتە 19 بێگومان لەگەڵ 10 کەواتە پیتی یەکسانە بە 10. پرسیاری 21 چ ژمارەک شەشی لێ بڕوە دەبیتە سێ بێگومان 9. ئەگەر هەر نەزانم ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە دەکا 9. ئەگەر ساغی کەمەوە چ دەکەم؟ لێرە دەنووسم 9 لێرەش دەنووسم هێما کە 9 لە لای ڕاست کەم شەشی دەکەم وەڵامەکەی لە ژێرەوە دەنووسم دەکاتە سێ. پاشان ئەو هێمایی لا دەبەم چونکە تازە زانیم لای چە پیش هەر سێیە سێ دەکاتە سێ کەواتە ڕاستە. پرسیاری 23 چ ژمارە کۆ بکەمەوە لەگەڵ سێ دەکاتە سێ و شتێک 4 و شتێک. ئاسانترین ڕێ ئەو ژمارە بینم کەم ئەو ژمارە بکەم ئەو ژمارە دەردەچی. واتە ئەمن دە ئێستا 4 و 2 بەسەر سێ کەم دەکەمەوە لە سێ و 1 بەسەر سێ لە لایەکی دیکە بە دوور و درێژی چونکە تۆزەک باشە باسی کەم. 4 2 بەسەر سێ 2 بەسەر سێ کەمی کەمەوە لە چ لە سێ 1 بەسەر سێ سێ 1 لەسەر سێ 2 3 4 5 ڕەنگە ڕێگا هاوی بۆ کەمکردنەوەی ئەو جۆرە کەرتە تێکەڵاوە لە ژمارەی تەواو وە لە کەرت ئەوەش کەرتە. ڕێک لە ڕێیەکان ئەوەیە ژمارە تەواوەکان کەمی یەکتر بکەین 4 سێی لێ بڕوە دەکاتە 1 لێرە بنووسم 1 ئەوجا کەرتەکەی خۆمدانێم سەری ژێری کەرتەکان یەک ژێرەی دەنووسم هەر سێ یەک سێی دەنووسم سەرەشیان کەم یەکتری دەکەم ئەوە دەرچوو 1 بەسەر سێ شیکارەکە ئەوەندەیە پیتەکە دەکاتە 1 و 1 بەسەر سێ. ئەوە ڕێیەک لە ڕێیەکان. ڕێشکە چییە؟ ئەو کەرتە تێکەڵاوی دەکەمە کەرتی ئاسایی 3 جاران 4 12 کۆ ئەو دووە دەکات 14 دابەشی سێ دابەشی هەمان ژێرە کەم وەکو خۆی دێتە خوارێ 3 جاران 3 9 لەگەڵ 1 دابەش سێ یەکسانەوە 1 سێی دەنووسم لەو سێیانە 14 دەی لێ بڕوە دەکاتە 4. بێگومان ئەو کەرتێ بەدەستم هات وەکو ئەوەی نەبوو لە شێوە بەڵام لە بەها یەک شتە ئێستا دەتوانم ئەو کەرتەی بکەمە ژمارەی تێکەڵاو 4 چەند سێ هەیە لە 4 1 دەمینێتەوە بەسەر سێ ئەمنیش ئەو کەرتەی بەدەستم هات ئەگەر بە بیرمان بێ ئەو هانووسرا بوو 1 و 1 بەسەر سێ کەواتە ئەوەش ئەو ڕێش هەیە بۆ شیکارکردنی ئەو جۆرە کەرتانە. واتە گەر بگەڕێمەوە ئەمن لای پرسیارەکانم دەنووسم پیتی س یان شیکاری هاوکێشەکەم پیتی س یەکسانە بە 1 و 1 بەسەر سێ. ئەگەر بمەوێ ساغیشی بکەمەوە 1 و 1 بەسەر سێ کۆ دەکەمەوە لەگەڵ 3 و 1 بەسەر سێ بێگومان دەکاتە 4 و 2 بەسەر سێ هەر بە چاو چونکە ژمارەکان زۆر ئاسانن هاوکێشەکان لە ڕادەبەدەر ئاسانن.
لێرە ڕەنگە 24 تۆزەک لێرە هەتا بمەوێ بزانم ئەو پیتە چییە، ئەو ژمارەی دێنم کەم ئەو ژمارەی دەکەم. بەڕێ کتێبەکەی ئەگەر بکەم بێگومان چونکە لە لای ڕاست 3/5 هەیە، دەبی ئەم من لە هەردوو لای 3/5 لێ دەربکەم، 3/5 لەگەڵ 3/5 دەڕوا دەمێنێتەوە لە ئەوە زۆری پێدەچی. پێویست ناکە پاش ئەوەی کە فێربووین ڕێیەکە ئیدی لێرانە تەنیا ئەو کەرتێک کەم ئەو کەرتەی دەکەم، دەتوانم لە لایشکە دروستی کەم پیتی لێ دەردەچی 9/10 کەم 3/5 9/10 کەم 3/5 لە کاتی لێدەرکردن و کۆکردنەوەی کرد دەبی ژێرەکەیان هەمان ژمارەبی، هەتا ئەو ژێرە بوویتە هەمان ژمارە جارانی دووی دەکەم سەرێ و خوارێ. کەرتی یەکەمیش هیچ لێ ناکەم هەروەکو خۆی دەنووسمەوە. کەرتی دووەم هەتا بکەمە 10 جارانی دووم کرد سەرێ و ژێرە. ئێستا ژێرەکەیان یەکە یەک ژێرەی دەنووسم 9 6 لێ بڕوا دەکا 3 تەواو. پیتی لێ دەکا 3/10 لێرە پیتی لێ واتە شیکاری هاوکێشەکە یەکسانە بە کەرتی 3/10. ئەو جەگەر 3/10 و 3/5 کۆکەمەوە دەبی بکاتە 9/10. 3/10 ئەگەر کۆبکەمەوە لەگەڵ 5/3/5 3/5 ئەگەر دەبی بیکەمە 10 واتە دەبیتە 3/10 کۆ 6/10 دەکا 9/10 کەواتە ساغیش دەکەمەوە کە ڕاستم کردیە. پرسیاری 26 ئەوەش زۆر ئاسانە لە خشتەی لێکدان چ ژمارەك جارانی چاری بکەم دەکا 28 هەر زۆر ئاسانە. بێگومان ژمارە 7 بەڵام لە کتێبەکەی کو دەکەین چونکە لە تەنشت پیتەکەی ژمارە 4 هەیە هەردوو لای دابەشی چاری دەکەین هەر یەکشتە لێرە دەبیتە 1 28 دابەش چاریش دەبیتە 7 واتە پیتی مە دەکاتە 7 واتە شیکاری هاوکێشەکە 7. ئەگەر ساخکەمەوە لێرە دەنووسم 4 جاران 7 بزام دەکاتە چەند، لێرەش هێمای پرسیار لە خۆم دەکەم دەبیتە 28 لێرەش هەر بەخۆی 28 کەواتە هاوسەنگە هاوکێشەکەم. پرسیاری 27 هەر زۆر ئاسانە چ ژمارەك دابەشی 7 کەم دەکا 11 هەتا بزانم ئەو دوو ژمارەی لێک دەدەم بێگومان 7 ئەگەر 7 هینە دابەشی 7 کرد دەکا 11 کەواتە پیتی یەکسانە بە 11. ئێستا دەچمە لای 25شم نەکرد 22شم هەر دروست نەکردێ بەڵام ئێستا چاچیان دەکەم 22 هەتا بتوانم بزانم ئەو ژمارە چەندە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە زۆر ئاسانە 8 و 3 کۆ دەکەمەوە دەکاتە پیتی یەکسانە بە 8 و 3 یەکسانە بە 11 7 و 3 یەکسانە بە 10 یەکیش 11 فاریزە دێتە خوارێ 3 و 2 یەکسانە بە 5 یەکی 6 ئەوەش هەر زۆر ئاسانە بۆ پۆلی 6 ئاسان نییە بۆ پۆلەکانی دی. پرسیاری 25 چ ژمارە جارانی 6 کەم دەکا 24 بێگومان 4 ئەگەر وەکو کتابەکەی هەردوو لای دابەشی 6 دەکەین بەتەنێ دەمینێتەوە 24 دابەش 6 دەکات 4 لە خشتەی لێکدا. پرسیاری 28 چ ژمارەك دابەشی 5 کەم دەکا 3 بێگومان 15 لۆ چونکە 3 جاران 5 دەکا 15 هەتا ڕێی کتێب ئەو شیکار بکەم چ دەکەین هەردوو لای هاوکێشە جارانی 5 دەکەین چونکە بە خۆمان دابەش 5مان هەیە هەتا ببیتە 1 ئەو لایەش دەبیتە 15 لای چەپ. پرسیاری 29 چ ژمارەك دابەشی 3 بکەم دەکا 6 18
ئەو دوژمارە لێک دەدەم دەکا 18. پرسیاری سی ڕەنگە تۆزێک بیرکردنەوەی بووێ چونکە لێرە دابەش سێ لە لای چەپ هەردوو لای هاوکێشەکە جارانی سێ دەکەم هەتا پیتەکەم تەنیا بمێنێتەوە جاران سێ لێرەش جاران سێ پێشی هەموو شتەکێما یەکسان دەینمە خوارێ ئەو سێ و ئەو سێ بوونە یەک دابەش سێ دابەش سێ دەبیتە یەک بەتەنێت دەمینێتەوە لێرەش سێ دابەش شەش سێ جاران یەک هەر سێ سێ دابەش شەش بێگومان دەتوانم کورتکەمەوە لەسەر سێ یەک دابەش سێ دوو کەواتە دەکاتە نیو کەواتە پیتی س دەکاتە نیو توانم بنووسم نیو لێرە نیو یەک بەسەر دوو دەکا نیو توان بنووسم 0.5 یان یەک بەسەر دوو یان هەر ئەو دووەش جارێ هەیە ئەوە تۆزێک ڕەنگە تۆزێک بیرکردنەوەی بووی ئەویش هەر تۆزێک چونکە ئەمن دەزانم لە کاتی هاوکێشە دەبی ئەو لایەی پیتەکە لەوەیە پیتەکە بەتەنێ بمێنێتەوە جەگەر دابەش سێ کرابووە من جارانی سێ دەکەم ئەگەر جارانی سێ کرابووە ئەم دابەشی بە پێچەوانەوە ئەگەر دووی لە تەنشت بووە من کەم دووی دەکەم ئەوها ئێستا وا بزانم باشترین شت ئەوەیە لێرە بێمە کۆتایی ئەوانەیە ئەو پرسیارە نەیماینە لەوانەیەکی دیکەوانەی داهاتوو شی کار بکەم چونکە تۆزێک ئەوانە گرنگە دووری دەکاتە خێرایی جاران کات هیوادارم ئەوانەیە سوودی هەبیوە چاوپۆشی بکەن لە هەڵەکان و دەستنیشانیان بکەن لە کۆمنتەکان هەتا وانەکە ئەگەر زۆر هەڵە بوو دووبارەکەمەوە ئەگەر هەڵەکان کەم بوون تەنیا لە کۆمنت بنووسین هەتا خوێندکاران ئاگادار بنەوە چونکە هەڵەکردن زۆر زۆر باوە لە کاتی وتنەوەی ئەو جۆرە وانانەی بە ئینتەرنێت هەتاوانەی داهاتوو هەر بژی